ئازیز و خۆشەویست ئەدەب دۆستان ئازیزانی بەرنامەی بانیژە سڵاوتان لێبێ و کاتتان باش خۆشحاڵ و شادومانم کە لەگەڵتانم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی بانیژەیە گفتوگۆ و باس و خواست و تەوەرەی ئەم جارەی بەرنامەی بانیژە باسێکی تایبەت و جددی و ئەدەبیە باس لە پرسی پەندی پێشینانەکەین کاریگەری ئاین لەسەر کاریگەری ئاینی ئیسلام لەسەر فۆلکلۆری کوردی و بە تایبەت پەندی پێشینان ئەو پەیوەندی کە هەیەە بەیەکەوە گفتوگۆەکەم لەسەر ئەم پرسە و بە وردیەوە سم لەسەرەوەی کە ئایا ئەو کاریگەریە چێکە ئێمە بە جۆرە لە جۆرەکان لە ناو ئاینی پیرۆزی ئیسلامدا لە ڕێگەی ئاەتە پیرۆزەکانە و هەروەها لە ڕێگەی فەرمودەکانەوە و لە ڕێگەی چەند پرس و وتە و بە جۆرە لە جۆرەکانەوەی کە لە ناودینی ئیسلامە هەیە گواسراوەتەوە بۆ ناو فۆلکلۆری کوردی و لە نێویدا پەندی پێشینان وەک دەزانین پەندی پێشینان پانتایەکی باش و گرنگ و فراوانی لە ناو ئەدەبیاتی ئێمەوە لە ناو زمانی کوردیادا گیر کردو بە جۆرە لە جۆرەکان بەردەوام تازە ئەبێتەوە بەکارهێنێتەوە و کەم شاعری کلاسیکی کوردی هەیە کە دێڕێکیان زیاد لە دێڕێکی پەندی پێشینانی وەکتی نیشانیان وەکتی هەڵکێژە ناو شعری خۆیان بەکارنەهێنابێ و بە ئێستاشەوە کەم وتاری جددی کوردی تایبەتی ئێمە هەیە کە بە جۆرە لە جۆرەکان ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ سوودی لەو جۆرە لە زمان و تایبەتمەندی پەندی پێشینان وەرنەگرت بێ و هەت بە جۆرە لە جۆرەکان ئێستاش لەم سەردەمەیە ئێمە ئەتوانین بڵێن بۆ گەڕانەوەمان بۆ زمانی کوردی پەتی و بۆ پاراستنی زمان و بۆ گرنگیدان بەوەی کە پێوتێ کللتوری کوردی و فەرهەنگی کوردی ئەمە ئەتوانین پەندی پێشیان بکەن بە نمونەیەکی زۆر باش بۆ جۆرێک لە دراوسێتی و بۆ جۆرێک لە تێهەڵکێش و بۆ جۆرێک لە ئاشکردنەوە لە نێوان دینی ئیسلام بە تایبەتی و پەندی پێشینانی کوردی گفتوگۆ ئەەکەم لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا تۆفیق کەریم کە شارەزایەکی تایبەتی بوارەکەی و کتێبێکی زۆر تایبەتی هەیە بە ناوی کاریگەری ئیسلام لەسەر فۆلکلۆری کورد و لەم نێوەندەدا داستان و مەتەڵ و حکایەت و پەندی پێشینان و یاری و چەند جۆرێکی تر لە لەو تایبەتمەندیانە کە لە ناو پەخشانی کوردی ئێمە لە ناو ڕێزی پەخشانەکە جێئەکرێتەوە بەکاری هێناوە بۆی من بابەتەکەم کۆنکرێتی بێ و بتوانم بە چڕی ئیشی لەسەر کا من پەندی پێشینان بنمونە وەرەگرم کاریگەری دینی ئیسلام لەسەر پەندی پێشینان باسەکەم درێژە پێ ئەدەم لەگەڵ میوانی زۆر خۆشەویستم مامۆستا تۆفیق کەریم مامۆستا گیان سڵاوت لێ بێ و زۆر بەخێبێت لە پێشکی بەرنمەکە هەندێک سەرداوم خستە ڕوو ئیشێکی زۆر باشتان کردووە لە دوو بەرگی کتێبەکەتان کاریگەری ئیسلام لەسەر فۆلکلۆری کورد بابەتی دابوونەریت و یاری کوردەواری و پەندی پێشینان و مەتەڵ و گاڵتە و گەپ و ئەم دۆخە تایبەتە لە ناو ئەدەبی کوردی ئێمە هێناوتانتەوە بەرباس و بە جۆرە لە جۆرەکان بەراوردتان کردووە لەگەڵ دینی ئیسلامە ئەگەر زۆر بە وردی باز لەوە بکەم کە لەگەڵ ئاەتەکانە و لەگەڵ فەرمودەکانە لەگەڵ وتەی سەحابەکانە لەگەڵ ئەو دۆخە لە چیرۆک و حکایەتە کە لە سەردەمانی ئەو سایە ڕوویداوەتەوە ئێستا سەر لە نوێ دەستی پێ کردووەتەوە بە جۆرێک هاتوۆتەوە بەرباز بانگی محەممەد بە ئاشکرا خۆشە بوو بە بزنەکەی ئەخفەش و هەروەها تا فەرز وەسا بێ سونەت بەتاڵە و چەندین شتی لەم جۆرەش من حەز بەوە ئەەکەم بیستوتانە جۆرێک لە هێنانەوە جۆرێک لە ئاشتەوایی جۆرێک لە نزیک بوونەوە دروست بکەنەوە سەر لە نوێ لە نێوان دینی ئیسلام و ئەو کللتورە جوانە ڕەسەنە کوردی خۆماڵی کە هەمانە نازانم ئامانجەکە ئەو بۆیان شتیتر لە پشت ئەمەوە هەیە زۆر سپاس کاکسۆی دووبارە بۆ میوانداریەکەت بەناوی خوا سەبارەت بە کتێبەکە ڕاستیەکەی پێشی بەرنامەکە عەرزم کردی ماوەیەکی زۆر خەریک بووم کتێب بڵێم نزیکی 30 ساڵ من مەشغوڵ بووم بەم بابەتەوە نەکرد بە نووسینەوە بە خوێندنەوەی ئەو بابەتانەوە چونکو جەنابەت ئەزانی شارەزای تاوت هەیە لە ئەدەبیاتی کوردیا کتێبێکی تایبەت لەسەر کاریگەری ئیسلام لەسەر کەلەپور یا لەسەر فۆلکلۆر نەنووسراوە کتێبێکی تایبەت بەڵکو لەم لا ئیشارەتی لەولا شتێک وتراوە ئەگینا شتی ینی ڕاستەوخۆی زۆر کەم لەسەر وتراوە کەلتور کەم باسی کەلتور یا بڵین فۆلکلۆرەکەین بە مانە فراوانیەکەی فۆلکلۆر بریتە لە موڵکی خەڵک فۆلکلۆر تاریخێکی قەدیمی هەیە بەنسبەت ئێمەوە یعنی لەوەتی ئینسان هەیە وردە فۆلکلۆر دروست بووە ئیتر لە با بڵین کۆنتینیان ڕەنگ بێ داستان بێت ئەفسانە بێت لە ئەفسانەوە دەست پێکە دابوونەریتەکان هەموو ئەو بابەتانە ئەگرێتەوە کە باسی فۆلکلۆرەکەی کە ئینسان دروست بوو وردە هەندێک دابوونەریت فێرە بێت ئەویش بۆ دوای جیلی خۆی جیل لە دوای جیل ئەیگوازنەوە بێتە فۆلکلۆر دوایەوە ئەفسانەیەتە پێشەوە هەندێک معتەقەدات و هەندێک بیر و بۆچوون و ئەمانە واتە مێژوی فۆلکلۆر لە بەنسبەت ئێمەی کوردەوە زۆر کۆنە ئەکرێ بڵێم نەک ئێمەی کورد هەر بەنسبەت مرۆڤایەتیوە لە تاریخی مرۆڤایەتیوە فۆلکلۆریش وردە دەست پێ ئەکات ڕەنگ بێ میلەتی بۆ میلەتێکی کە جیاواز بێت
جیاواز بێت لە دەوڵەمەندیە ئەگینە هەمووی خاوەنێتی بەنسبەت ئاینی ئیسلامیشەوە ئێمە گومانمان نییە پێشی ئاینی ئیسلام ئێمە ئاینی تر هەبوو لە ناو کوردەواریە و ئێستا شوێنەواری هەندێکی هەر دیارە بەڵام ئەوەی کە جێ ئیتیفاقی هەموو لایەکە ئاینی ئیسلام 1400 ساڵ 1400 ساڵە لە ناو کوردەواریایە هیچ دینێک ئەوەندە کاریگەری نەبووە واتە بەم بەربڵاوێ نەبووە ئەگونجێ لە شوێنێ مەسیحێتە بووە لە شوێنێ جوولەکە هەبووە لە پێشی ئیسلام لە شوێنێ با بڵین یەزیدیەکان یارسانەکان هەبوون کێکێ هەبووە بەڵام هەمووی شوێنی بچووک و بچڕ بەڵام ئاینی ئیسلام کە هات هەموو کوردەواری گرتەوە ئەمە نقطەیەکی مهمە جا ئەم 1400 ساڵە لەگەڵ ئەو هەزاران ساڵە ئەو هەزاران ساڵی فۆلکلۆر لەگەڵ ئەم 1400 ساڵە وردەوردەتی هەڵکێش بوون ئەتەوێ بڵێ بۆ ڕیشە قوڵەکانی ئیسلام گەڕای لە ناو بچووکترین عادات و قسەکردن و هەڵسوکەوتی ژیانی ڕۆژانەی کوردەواریە ئەمێ بڵێم ئیزافەتەن بە قسەکەی جەناب ئەمێ بڵێم ئەم 1400 ساڵە وردەوردە ئەم ئاینە ڕیشەی داکوتی لە ناو مسلمانانە وردەوردە بەهێز بوو وردەوردە وای لێها بوو بە سەرچاوەی سەرەکی معریفەی خەڵک وا بوو بە سەرچاوی زانیاری خەڵک جەناب تەزانی خوێنەواری پێشتر وەکو ئێستا نەبووە ڕۆشنبیری و ئەوانە نەبووە یعنی ئەکرێ بڵێم تاکە سەرچاوە بە معنا زۆرینەکەی تەنها مزگەوت و مەلا بووە مەلا و مزگەوتی سەقافەتەکەی لەکوێ وەرگرتووە لە ئاینی ئیسلام وەرگرتووە بۆیە فۆلکلۆر دوای هاتنی ئاینی ئیسلام وردە شەقڵی دینی تایە ڕەنگی دایەوە وردە کاریگەری گەورەی کردە سەر فۆلکلۆر وردە جێگەی بە دەستەواژەی تر لێش کرد و دەستەواژەی تایبەتی زاراوەی تایبەتی ئەو دەستەواژە دینیانە ئەبینین یا ئەو چیرۆکە دینیانە یان ئەو فەرز و سنەت و حرام و حەڵاڵە دینیانە ئەبینین کە لە دینە هەیە بە شێوەی لە شێوەکانە هاتە ناو فۆلکلۆر بەگشتی و لە ناو فۆلکلۆریشە هاتە ناو پەندی پێشی مامۆستا بۆم گرنگە بوەستم لەسەر دێڕێکی بەڕێزە کە لە وەڵامی پرسیارەکەی باسە کرد شەقڵێکی دینی وەرگر فۆلکلۆر باشە ئەتوانین بڵێن دینەکەش لە ڕێگەی پەیوەندی کۆمەڵایەتیەکانەوە شەقڵێک بە جۆرە جۆرەکان کوردانی وەرگرتووە من گومانم لەوە نییە دین بۆ نەهاتووە سیدی فەرموندەیەکی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ إنما بعثت لأتمم مكارم الأخلاق ناڵێ من بۆوە هاتووم کەواوەکو ئەخلاق لە ناو خەڵکا بڵاوکەمەوە ئەڵێ هاتووم ڕەوشتە جوانەکان تێر و تاوکەم واتە دابوو نەریتی جوان با بڵین پەندی جوان فۆلکلۆر بە هەموو معناکەی ڕێکوپێک لە پێشی دین هەر هەبووە و دابوونەریتی کوردەواری ڕێکوپێک هەر هەبووە ئیسلام هاتووە چی کردووە ئیسلام هاتووە پاڵفتەی کردووە ئیسلام هاتووە و هەر کەسێکیش بە تێڕوانینی خۆی بڵێ ئەو قسەی جەنابتەکەم هەر کەسێک بە توێڕوانی خۆی چۆن کاریگەری دین هەبووە لەسەر با بڵین مجتەمەعەکە لەسەر کۆمەڵگەی کوردەواری بێگومان کۆمەڵگەی کوردەواری بە هەموو ڕەهەندیەکانەوە لە تێگەیشتنی دینی کاریگەری زۆری هەبووە ئوستاز بۆی بابەتەکەم زۆر چڕکەمەوە زۆر بەربڵاو نەبێ بۆی تێگەشتێکی باش بە ئەویتری بینەر و بەردەنگی خۆمان بدەین ئەمە لەسەر پەندی پێشینان بوەسم باشە بە دوو تەجربەی جیاواز بەر پەندی پێشینان کەوتو یەکێک بە ئەزمموی چەند ساڵی تەمەنی خۆت وەکو تەجربە وەکو مرۆڤێک کە لە ژیانی ڕۆژانەیە بینی و تەوبەری کەوتی یەکێک تیژ وەکو تەجروبەی تاکێکی خوێندنەوار لەگەڵ یابوویت مەسەلەن خوێندوتەوە لەسەری بە دوایە گەڕاوی بیرت لێ کردوێتەوە بە جۆرێ لە جۆرەکان ئەمێ بۆم باسکەی پەندی پێشینان قورساییەکەی گرنگیەکەی بۆ ئێمەی کوردەواری چۆن لی تێ بگەین چۆن دەسی پێوە بگرین چۆن بەکاری بێنین مامۆستا سەوار لە پەندی پێشینان چییە بریتە لە قسەیەکی کورتی پوخت کە مانایەکی قۆڵی گەورەی هەبێت ئەمە بە کورتی پەندی پێشینانە و شتی کەشی پێوتری جگە لە قسەی نەستەقوانشی پێوتری و هەندێک جیاوازی هەیە بەڵام ئێستا کاتی ئەو جیاوازانی نێباسیکەین پەندی پێشینان بریتە لە ئەزمموی باوباپیری ئێمە لە دوای ئەزممونێکی زۆر لە مۆزوعەکە قسەیەکی کورتی لەسەر کردووە هاتووە بە شێوەیەک ئەم قسە بکات ئەم قسە بۆ جیلی نەخوێنەوار کراوە بۆ جیلێ کراوە پشتی بە مێشک و هۆش و بیری خۆی بەستووە تاوەکو قەڵەم و کاغەزوانە بۆ یە قسەیە کراوە زۆر کورت و زۆر معنادار بۆ ئەوەی و زۆر ناسکیش بۆ ئەوەی کابرا هەم لێ تێبگا هەم بتوانێت لەبەری بکە و هەم چێژیشی لێ ببینێ هەر سێشتەکە مهمە کاتێکە
هیچ من وازانم کایەکانی تری فۆلکلۆر هیچ وەکو پەندی پێشینان ئەوە پوخت و جوان و سەهل نییە کەواکو بۆ هەموو کاتێ بشێ خزمەتێکی گەورەی جارێ بە زمان کردووە پەندی پێشینان مامۆستا سۆیب سەدان و شەمان هەیە گەر پەندی پێشینان نەبوایە هەر نەئەمە یعنی پەندی پێشینان پێمان ئەڵێ زمانی کوردی زۆر فراوانە پەندی پێشیمان پێمان ئەڵێ ئێمە وردە زمانی کوردی تەسکەکەینەوە ئەگینا ڕۆژێ لە ڕۆژان یعنی حتا دیالکتەکە جیاوازەکان ئەمان هی ئەویان بەکارهێناوان هی ئەویان بەکارهێناوە یعنی وان نەبووە سۆرانی و بادینی وانە ڕاستە جیاوازی هەبوو لە بینانە بەڵام هاتوون زۆر وشەی ئێمە هەیە ئەوان بەکارهێناوە زۆر وشەی ئەوان هەیە ئێمە بەکارهێنەوە بە هەر قسە نەبێت کوردەواری ئەڵێ ینی لە پەندی پێشینان ئەڵێ ئەگەر زانیت ینی کابراشی بۆ ماڵێ ئەگەر زانیت ئەزم ئەگەر نەتزانی دزم ئێستا هیچ لە منتقی خۆمانە بەکار ناهێن ئەڵێ ڕاستی ڕفتی چەفتی کەفتی ئێخۆ کوالای خۆمانم هینە هەیە ئەێ بڕێتەوە بۆ کرماشان و خانەقین و ئەوانە ینی منتقی کەڵڕوانە ئەمانە بەکاربیێنیوانە بە کورتی ئەگەر حتا نوێشکردی نورینی فەرمانکەری شیرینی فەرمانەکرێ ئیشکرد و فەرمان کە لە زێر شوێنیان لە هەندی شوێنن هەرمان لە منتقی سۆرانی هیچ کامیان بەکار ناهێنێ هەردووکی لە منتیقی باڵی زمانی ماشۆ بەکارەیەن و لە منتقی هەرمانە زیاتر طبعاً ئوستاز لەسەر ئەو سەرنجەی کە بەڕێز داماژت پیاوتێ بۆ سەردەمینە خوێنەواری بووە ئەمە بەو مانایە نایە کە ئێستا خوێنەوارەکان مەسەنن ئیشیان بەوە نەبێت ئەوان مانای قوڵ و ڕەهەندی قوڵ ئەوەی هەیە لە ناو بابەتی ژانرە ئەدەبیەکان ناکەمە ژانرە ئەدەبیەکان بە پۆلێ نەکەین بەرشعرەکەبین و بەرپەخشان پەندی پێشیانەکەوێتە ناو ئەو دۆخەوەکە بە جۆرە جۆرەکان پەخشانەوە تەکوێتە ناو خاڵی پەخشانەوە بڕێک جار لە شەوەی سەجعداران نووسامەتەوە هەندێک جار چونتە ناو شعرەوە پیرەمێردی نەمەر ئەکرێ یەک لە نمونە هەرە باشەکان بکرد بە جۆرە جۆرەکان کێش و سەروای بۆ دروستکردن ئەوساس با لەسەر دینی ئیسلام بوەستین گەشتویت بەچی لەوەیە کە کاریگەری دینی ئیسلام سەر پەندی پێشینان ئەو خاڵە هاوبەشانە ئەو تەرکیزانە گەر هەندێک نمونە باس پێن پێکەوە مەسەلەن بەر ئەوە کەوتویت کە ئەم بەشە لەو پەندی پێشینانەی کە ئێمە لە ژێنی ڕۆژانەیە بەکارێنین ڕێگەکان لە ناو دینی ئیسلامایە جۆرێک لە دراوسەتی هەیە جۆرێک لە تێکەڵاوی هەیە جۆرێک لە ئاشنایی و ئاشتەوایەتی هەیە مامۆستا سۆیب ئەگونجێ من ینی مبالغەن یەگەر بڵێم هەزاران پەندی پێشینانم خوێندووەتەوە و ینی لێشی ڕاماوم گەیشتمەوە قەناعەتە بە حشەوە بەریەککەوتن دژایەتیکردن لە نێوان تاکە پەندێکی پێشینان لەگەڵ مەجموعی مەقاصیدی شەرعیان نییە شتێکەیە لە ئێمە لە دینە پێوتری مەقاصیدی شەرعی بەسە شەرعەکان ڕۆحی شەریعەت واتە فڵان شت بۆچی کراوە خودی شتەکە نە هۆی مەسەلە نوێژ بۆ چییە ڕۆژ بۆ چییە مەقصد لە نوێژ و ڕۆژوە چییە ئەگەنجێ بڵێم کۆی مەقاصیدی شەرعی و کۆی پەندی پێشینان کۆکەیتەوە زۆر لە یەک ئاڵاون ئەمە بە شێوەیەکی گشتی یەک پەندمان نییە دژایەتی مەقصدێکی شەرعی بکات ئەمە بە گشتی ئەگەر بیژڵێن جا ئەو شتی باشە ویشتی باشە ئێ باشە خی گەورە چۆن ئینسانی دروست کردو فیترەتێکی پاک پێداوە دینیشی نردووە و بە شتێکی جوانی پێداوە کەواتە ئەمە ئەگونجێ ئەکرێ بڵێم هەردووکیان یەک سەرچاویان هەیە پەندی پێشینانەکە هینی خەڵکیەکە ئەم خەڵکە خوا دروستی کردووە دینەکەیش هی زاتێکە کە هی خوایە کەواتە سەرچاوان گەڕێتەوە بۆ یەک بەڵام ئەگەر وردی کەینەوە ئەوەی جەنابتە فەرمووی ئەگەر وردی کەینەوە بین وردە ئەگونجێ لێرایەکی ڕخنە بگرێ بڵێ جاوە ینی هەموو گەلان مەسەلەشتی جوانیان هەیە و لە دینیشا هەیە ئەوە نیشانەی ئەوە نییە ئەم لەوی وەرگتووە یاوی لەورتە بەس ئەگەری بین و وردی کەینەوە مامۆستا سۆیب ئەبینین زۆر پەند هەیە هەر دەقی ئاەتێکە و کراوە بە پەند زۆر پەندمان هەیە دەقی فەرموودەکەیە زۆر پەندمان هەیە حکمێکی شەرعیە بۆیە ناتوانین بە هیچ شێوەی ئێمە ئەگەر بتوانین لەوانە ڕابکەین و بڵێن هەموو گەلێکیش حتا دینیشیان نەبێ کۆمەڵی شتی جوانیان هەیە و پەندی پێشینان شتی جوانە ئێمە ئەڵێن کۆمەڵی ئاەتمان هەیە کۆمەڵی حەدیثمان هەیە بە دەق پەندێکی پێشینانی وهاتووە خۆ ناشگونجێ بڵێن ئەم پەندی پێشینانە ئاەتەکە لێ وەرگیراوە چونکە ئاەتەکە کەلامێکی خوایە مامۆستا ئێمە ئەگەر تۆزە زیاتر لەسەر پەندی پێشینان بوەستین هەندێک نمونە باسەکەن مەسەن بۆ نمونە گاڵی بانگی محەممەد بە ئاشکرا خۆشە ئەمە ئەمانگەڕێتەوە بۆی با بڵین ئەم پەندە لەو سەردەمەوە دروست بووە کە دینێگەی ناوی دینی ئیسلام و پەیامبەرێکی ناوی محەممەدە و ئەمە چۆن لێک بینەوە لە ناو ڕیشە قوڵەکانی پەندەکانی ئەمە ئەم دۆخانە چۆنن ئەگەر ئەگەڕین بۆ ڕیشەی بەشێ لە پەندەکان مامۆستا دوو ڕەهەندی هەیە ڕەهەندێک
ئەڵێ کە شتێک یعنی شتێک حەق بوو کە ڕاست بوو چ مەجبوری شفەشف و ئەم لاولای پێ بکەیت ئەوانە ئەو بانگی محەممەد بە ئاشکرا خۆشە بەڵام ڕەهندێکی کەشی هەیە علاقەی بە چیرۆک و بە سەرهاتێکەوە هەیە ینی ئیتر من واز لە یەک نقطە هەیە زۆر مهم ئەویژەوەیە ئێمە کە باس لە ئاینی ئیسلامەکەین باسی قورئان و حەدیث و سەرجەم تێگەیشتنی زانایان نەکەین ینی کابرای مامۆسایەکی ئاینی هاتۆ تەفسیرێکی گەڕاوەتەوە تەفسیرەکە جاری وا هەیە حەدیثێکی گەڕاوەتەوە حەدیثەکە صحیح نییە ضعیفە چۆنە ئەمەیان ئیشی ئێمە نییە ئێستا دەستکەین بینکردنی کابرا ژیانی پێغەمبەری خوای نووسیوەوە چەندێکی صحیحە وتوەتەوە چەندێکی صحیحە باوباپیری ئێمە کە قسەکانی بیستووە ئەوە بووە بە پندێک لە لای ئیدی من باسی سیحەت و ضعیفی و هینەکە ناکەم باسی فرمود بانگی محەممەد بە ئاشکرا خۆشە مەشهورە بەوەی کە کاتی خۆی تاوەکو عمەری کوڕی خەتاب موسڵمان نەبوو لە ئەوڵی ئیسلامەوە ینی مسلمانان ترساون و لەرزیون و ئەمانە چونکو ئەو پندەی جەنابەتی لەگەڵ پندێکی تێرا دراوسەیە کە ئەڵێ ناوێرێ لە کولەکەی تەڕیشا بانگ بدە ئەو دوو پندە نزیکن لە یەکەوە ئەمە مۆزوعەکە چییە ئەڵێن گوایە وەختی خۆی کە مسلمانان نانێرا دەنگ بەرزکەنەوە ئەوانە بیلال ناچار بوو کولەکەی تەرجاران گەورە ئەکرا و تایە بانگێدا هەر بۆی هینەکە جێبەجێ ئەمە لە ئەسڵا بانگدان لە مەدینە فەرز کراوە باز لەوەکرێ ینی ئەمە ئاماژەیە ئەویش بەشێکە لە ئەفسانە ئاماژەیە بۆ زەعیفی و لاوازی بانگوازی ئیسلامی لەو کاتە بەڵام کاتێک کە عومەر و حەمزە مسلمانە بن عومەرێتە لای پیاغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەی پیاغەمبەری خوا ئەمەی تو ئەڵێ حەقە ئەڵێ ئەی ئەم سڕیەت و ئەمانی بۆ چییە وەڵا دینی محەممەد بە ئاشکرا خۆش یان بانگ لێرە هەر ینی بانگەواز نەک بە معنای ئاذان ئەڵێ ئەمەی تۆ یاڵا ئەڵێ چی بکەین ڕێ با بە ئاشکرا بڕۆین و ئەڕۆین بە کۆڵانەکانی مەکە هاوارەکەن و ئەوە ئەسڵی مەوزوعەکەی ینی ئەو پندەی ڕێگەندی هەبێ مەسەلەن مادام ئێمە لەسەر حەقین مادام ئێمە ڕاستی ئەڵین و بە جۆرە جوەکان توانین لە ڕووی مێژووی ئیسفادەی لێ بکەین مەسەلەن لەو کاتەیە کە قۆناغی بانگەواز لە نهێنی و بۆ ئاشکرا گوازێت و زۆر تریش ئوستاز بە هەندێک لەوە سەر ئەوە بوەسین بەڕێکجار بەرەوەی ئەکەوین کە بەشێکی باش لە پەندی پێشینان یەکڕاست وەک بڵێ لە ئاەتێکەوە وەرگیراوە یا جۆرێک لە دراوسێتی هەیە یا کتومت مانای ئاەتەکە ئەدا وعسى أن تكرهوا شيئا وهو خير لكم هل جزاء الإحسان إلا الإحسان لا يكلف الله نفسا إلا وسعها وچەندینی تریش لەسەر ئەمە قسەمان چی بێ هەندێک نمونە وەرگرین قسەی ئێمە لەسەر ئەمە چییە ئەو ئاەتانە جەنابەت فەرمووت و دەیان ئاەتیوە هاو بەشەکە لەگەڵ پەندی پێشینانە چییە قورئان کەلامی خوایە هاتووە بەڵام ئەومان بیر نەچێ یەکێک لە صفەتێکی قورئان ئەڵێ موعجیزەیە موعجیزە بە معنای وتنەکەی ئەوەندە چڕ و پڕ و پاراوە لە ڕووی بەلاغەت و فەساحەتەوە کەسی تر ناتوانێ بێڵێتەوە پەندی پێشینانیش بریتە لە قسەها پێناسکەی کردمان قسەیەکی کورتی پوختی پڕمانە باشە کەواتە لێرەوە قورئان پەند نییە بەڵام هەموو سیفەتەکانی پند بە زیادەوە لەو ئاەتانایە لایکە لەسەوای لێ هاتووە ئەسڵی خۆی ئەو ئاەتانە بوون بە پند ئاەتێکی قورئانیە بەڵام کەسێک لە گفتوگۆیان بەکارێنێ لە پشت تابلۆیەکە و هەڵی ئەواسەیە منڵێ مامۆستا سوهەیب بە فلانشت بکە ئەڵێ بەخوا نایکە کاکە لایکە فڵان نەفسەنی لا وسعها یان کەسێ شتێک ڕۆدا پێی خۆشە یا شتێک ڕۆدا پێی ناخۆشە بۆ هەردوو لایەن عسى أن تحبوا شيئا وهو شر لكم كاتك اشتيك يعني عسى أن تكرهوا شيئا وهو خير لكم يعني آيتك يعني حديث بيغمر خواه صلى الله عليه وسلم كزوري لوا بيغمر خواه فرمي وتيتو جوامع الكلم يعني بختي قصة لايمنة يعني قصة كان زور كرتو بخدبون حديث كانيش بهمان شوية أو آيتاني كجناب خوانتوا موسى كل نفس بما كسبت رهينة أول بقر لسر وبوسين لسر هديك يقلو هنا كجناب تفرمي كل نفس ما كسبت رهينة همو كسيه وكله هني دسي خويتي أو دسي خويتي بەڵام گیرۆدەی دەستی ئەوەیە کە خۆی ئەیکا زۆر بە ئاشکرا زۆر ئاسانە بڵین کەس ناچێتە قەبری کەس ئەلەیسە الصبح بقریب ئەلەیسە الصبح بقریب خۆی بۆ بەپەند ینی ئەو ئاەتانی کە جەناب دەفەرمووی خۆیان بۆ خۆیان لە ناو کوردەوارەیە ئێسەوای لێ هاتووە لە ناو باڵێن خوێنەوارەکانە ئێسەوای لێ هاتووە خۆیان بۆ خۆیان پەندن خۆیان بۆ خۆیان بوونەتە پەند لە کاتێکە ئەسڵی ئیشەکە بۆ پەند نەهاتووە مامۆستا هەندێک هەستەکەی
جۆرێک لە مافدان هەیە لە ناو پەندی پێشینانە ئەتوانین دیسان ئەوی ڕیشە قوڵەکەی بگەڕێنەوە بۆ ناودێن من حەزم لێ لەم بەرنمەیە لەسەر هەندێک داتا بووە سیندانەدانە بۆی ڕوونیکەینەوە بە بەردەنگی خۆمان حەقی بزنی کۆڵ بەسەر شاردارەوە ئەمە لە ناو دینا زۆر باش کراوە مەسەلەن هەتا بڕێجار قسە لەسەر ئەوە هەیە لە پەندە جیاوازەکان ئاخوا تاکێ و نەبینێ بەفری تێ ناکە یان غەزەبی نازام لە چی گرباڵی لێ پیا کردووە لەسەر ئەمانە چۆن مەسن بە تایبەت لەسەرەوە حەقی بزنی کۆڵ بەسەر شاردارەوە ئەتوان جۆرێک باز لە یاسایان جۆرێک لە دادپەروەری لەسەرەوە چۆن خۆی ئەسڵی ئەوە پندێکە ئەزم شەمحەمەی خاڵ لە پەندی پێشینانەکە هێناوێتی ئەڵێ خوا حەقی بزنی کۆڵ بەسەر شاردارەوە نایەڵێ تەبیعەتی ئەو دوو نازانم جەناب لە لادیا ژیاییوانە لە کاتی شەڕەقۆچا کە دروستە بێت تێرە خۆنیا شتێکە بێ شەڕەقۆچە بێت لە بینی بزنەکانە هەندێک بزن هەیە کۆڵە شاخی نییە هەندێک بزن هەیە شاخە ئەوێ بە شەڕیان ئیتر شاخدارەکە زەحمەتی بزنە کۆڵەکەدا چونکە ئەو شاخی هەیە عەزێتی زۆری پێگاوانە حەدیثێکی پێغەمبەری خۆی صلی الله علیه و سلم باز لە عەدالەتی خوایەکە ئەفەرمێ لە ڕۆژی قیامەتە لە دنیا با کەس حەقی کەس نەخوا چونکە لە ڕۆژی قیامەتە وهای لێتە کەواوەکو بزنێکی کۆڵ ئەگەر زوڵم ئەگەر بزنە شاخدارەکە زوڵمی لێ کرد بخوای گەورە ئەو حەقا ئەسێنێتەوە جا ئەمە کینایەیە یا هەر واقعیت واز لەوان بێنە ئەبینین پەندە پێشینانەکان ڕێک هاتووە فرموودەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تەرجەمە کردو بە کوردی جا بە کوردیەکیش کە ئەوی تری نەخوێندەواریا کەم خوێندەواری سەردەمیز و کە بە ڕێزی ئاماژێ پێ لە سەرای بەرنامەکە یەکڕاست بە مەتەیەگا لەوانەیە قورس بێ شەرحی حەدیثێک بی بۆ کەسێک بۆ بابایەک لە کوێرە لادەیەکی مەسەن کوردستان تۆ زێورد بینوە لەو مۆزوع مامۆستا سوهەیب بە هەوریای ئەوە بین ئەمەی لە عەقیدە و عیبادە و فەزائیلی دینیا باسە کردێ بەم شێوەی کە ئێمە ئەمڕۆ مەسەلە کۆمەڵە لە زەنان باسیەکەن خەریکە من و تۆش سەری لەبەر دەرناکەین ئێمە باز لە کۆمەڵگەیەکی جەناب قسەی کرد کە لە نەخوێنەوار بە معنای دواکەوتونە بە معنای هۆشیاریش بە معنای بەس لە ناو کۆمەڵگەیەکی نەخوێنەوارە ئەبێ قسەی کورت و پوخت و ئاوانەی لابێت ئێمە ئەگەر سەیری عەقیدە عیبادە ئەخلاق حتا معریفە دینیەکان بکەین لەوێەوە سەیری پەندەکان بکەین بۆمان دەرەکەوێت هەموو ئەمانە بە پوختی بۆ خەڵکە باس کراوە بەڵام بەو زمانەی کە خەڵک لێ تێبگە ئاخۆ دینێکی لە کوردەواریانە ئاوایە خواوتی تیژ کولکول ئێمە ئەسڵی عەقیدەیە کون فەیەکون ومەشهورە بەوەی عەزەری موسەفا ڕەسوڵی گێڕێتەوە کە لەو شارە زورا گوایە دوو زەلام بە ئەو دەشتا ڕۆیشتون ئەو هەموو دڕکەی بینیوە هەمووی وتی باشە خواگیان چۆن تااقەتی بووە ئەم هەموو دڕکە دابدا وای زانی هەمووی بەهینوی تیش کردووە وتی تۆ نازانیتی وتی کاکە تۆ نەخوا ناناسی کەوتی تیژ وتی کولکول بە دوو کەلیمە کون فەیەکونەکەی بۆ شەرح کردووە ئەم کون فەیەکونە لێی تێناگا مامۆستا با هەندێ شت وەکو جەنابەت هەر لە قسە ئاگای لە خشپەی مار و مێرۆ باشە ئوستاز من ئەمێ هەندێک لەسەر هەندێک پەنی تر بوەسین کە دیسان لە ناو دۆخە دینەکان کە بە جۆرێک لە جۆرەکان مانای ئایا فەرمودەیان هەیە یان جۆرێک لە دۆخی دینی بۆ ئێمە باڵاکەن ئەم ناوبڕە وەرەگرم و دەست پێەکەینەوە بینەرانی خۆشەویست ناوبڕێک وەرەگرم و دەست پێەکەن بینەرانی خۆشەویست هاتمەوەلاتەن ئوستاز لە پێش ناوبڕەکەەوە باسم لەوە کرد جۆرێک لە پابندی یا جۆرێک لە مانای جوان یا جۆرێک لە هێزی دینی طبعا باز دینی ئیسلامەکەن لە ناو پەندی پێشینانی کوردیا حزۆری هەیە من ئەتوانم ناوی بنێم جۆرێک لە پابندبوون بە ئاینەوە یا جۆرێک لە شانازیکردن بە ئاینەوە یا جۆرێک لە ڕوانینی ئایندارانەیە لە ناو پەندی پێشینانە نانی گەنم و دینی محەممەد مەسەلە نوێشکری نورینی و فرمانکەری شیرینی ئەمانە چۆن لەسەریان بوەسین بە تایبەت بۆم گرنگە ئەمەیان کە من کەمتر بەرگوێم کەوتووە کرێ زۆر بەکارات بێ نانی گەنم و دینی محەممەد باز لە چیەکە هەر سەیری دەسەواژوینەکە کە چەند جوانە تۆ لە ڕۆینەکەەوە سێریکە ڕوان بێژیەکەەوە سێریکە نانی گەنم و دینی محەممەد کاک سوهەیب جاران تەنها نانی گەنم نەبووە 6 جۆر نانمان هەیە ئێمە نانی زەڕاتمان هەبووە نانی پۆمان هەبووە نانی بەڕوومان هەبووە ینی بەڕوو کە ورد کراوە ئەوانە نانی بەکوردانی بە ڕۆژە وشتی تر شتی ناخۆش و هیچی تامێکی نەبوو ئەوانە ئەوەی کە نانێک بوو خەڵک حەزی لێ کردووە نانی گەنم ینی نانێک کە پێی بووترێ نان و جێگەی ئەوە بێ بیخۆیت و دڵ و پێی خۆش بیانی
نۆشی بێ نانی دینیش کۆمەڵە دین هەبووە ئەنواعی دین هەبووە جامەڵ ئەگەر نان هەبێ نانی باش تەنها نانی گەنمە دینیش هەبێ بەڵە دین زۆرە بەڵام دینی محەممەدە ئەمە جۆرێکە لە شانازیکردن و لە پیانازین بە دینی محەممەدا کە سەرتەڵی هەموو ئیمانە هەموو دینەکان وسەز ڕەهندێکی زۆر جوانەیە ئەگەر چی وەکو شعر نووسراوە بەس جۆرێک لە وێنە بوێنە جۆرەێک لە تەسویری جوان هەیە لەو پندەیە نانەکە بەرامبەر دینەکەیە ئەتوانیت لەو ڕەهندەشەوە بیخوێنیتەوە جۆرێک لە تێرکردن و ئەگەر ئەمیان تێرکردنی کەسێکی برسی بێ لە ڕووی جەستەوە ئەویان تێرکردنێکی ڕۆحەیە ئەتوانین بۆ نوعژوەڵان ئوستاز نوێشکری نورینی فرمانکەری ینی وازەح قسەکە بەس بامانای نەکەین نوێشکەری نورینی فەرمانکەری شیرینی چونکو مانەکەی زۆر ڕوونە بەڵام یەک نقطە زۆر مهمە ئەویش ئەوەیە پیاغەمبەری خوا سڵ لە چەند فەرمودا فەرمێ ئەسەلات و نور ئەم پەندەر یەک حەدیسەکەی معنا کردووە تواز لەوە بێنە ئەوەی نوێژ بکە نورینە بە معنای لە ڕۆ ڕۆحیەکەوە لە ڕۆ معنەویەکەوە پیاوێکی باشە جێسیقەیە دڵخۆشە دڵی ئاوەدانە هەموو ئەوانە معناکەی وازەحە بێگومان ئینسان هەر ئیشێکیش بکە ئەگەر هین نەبێ دوو حەدیسەیە هەردووکیان زۆر جێگەیەوەن کە لێ سەری بۆسین دەربارەی ئەم دوو بڕگەیە یەکێکیان ئەو حەدیسەیە کە فەرمێ ئەسەلات و نور نوێژ ڕۆشناییە نوێژ نورە کەواتە نوێژکەری نورینی حەدیسێکی شەیە کابرا ئیشی نەکرد پیاغەمبەری خوا سڵ زۆر بێتاقەت بوو لێی بانی کرد دەستی هینی کرد ینی هات ئەپاڕاوە لە پیاغەمبەری خوا سواڵیە کرد پیاغەمبەری خوا بانی کرد و نردی بۆ ئیشێ کە هاتۆ باسی ئیشەکەی خۆی کرد پیاغەمبەری خوا سڵ زۆر بە ڕووخۆشیوە هینی کرد فەرمانکەری شیرینی واتە بەڵێ معناکەی هەر ئەسڵ معناکەی بەڵام ئەبینی ڕەبتێکیشی هەیە لە بینی ئەسڵی چیرۆکەکە و پەندەکە و فەرمودەکەی پیاغەمبەری خوا ئوستاز نوێژ لەسەر داوێنی بکە یا نوێژ لەسەر کراسەکەی بکە ڕەهەندی داوێن پاکی و جۆرێک لە سێقە و متمانە و ئەمەیان چۆنە نوێژکردن وەک هەیە چوزامێکی لە کۆڵەکە تایبەتەکانی دین و ئەو جۆرەی لە پەیوەندی لەناو ئەمەیامە چۆن لێدەبێتەوە نوێژ و عەلاقە ڕۆحیەی بینی بەندە و خوای گەورەیە کە ئەڵێ نوێژ بکە لەسەر داوێنی چییە مامۆستا سۆیب جەنابەت کەس و کارە لە لادیا ژیاوە ئەوانە جاران لەبەرەوە ماڵان حیوان و تەیر و تویر و ئەمانیان بوو کەم شوێن هەبوو کەواوەکو نوێژی بێ چونکە لە مەرجەکانی نوێژەوەی کە ئەو شوێنە پاک بێ ئەو شوێنە نوێژتیاکەیوانە بۆیە هەمیشە بەرماڵێکیان داخست کابرا ئەگەر ئەوەنە ئەخلاقی جوان بواە ئەوەنە بەڕەوش بووە سەرێکی باشوانە بواە کە نوێژ بکە لەسەر داوێنی واتە ئەو بەرماڵە چەند پوختە و پاکە و تەنها نوێژ بکاتێ ئەم ئینسانیشەوەکە ئەو بەرماڵە پاک بۆ جۆرێک لە شکۆ و شەهامەت و پاکیزەی ئەوە پاکیزەی زۆر باشە ئوستاز هەندێک لە پەندەکەوی هەستەکەی جۆرێک لە شارەزایی هەیە لە حکومە شەرعیەکانە هەستەکەی ئەو بابایە یا ئەو پیرەمێردەی تاوان مەرجیش نییە پیر بوو بێ مەسەنەوەی کە پەندی پێشینانەکاڵێ هەستەکەی جۆرێک لە شارەزایی تایبەتی هەبووە لە ناو دەقەدینیەکانە چۆن لەسەر ئەوە بوەسین مەسەن هەندێک نمونە هەیە تا من وتم بسم الله ئەوتی الحەمدولله یا مەسەلەن ناعیلاجی حرام حەڵاڵەکە با لەسەرەمەی دووەم بوەسین هەر بەڕاست ناعیلاجی حرام حەڵاڵەکە یا معناکەی چۆنە تۆ ببینە مامۆستا سۆیب من عەرزم کردی لە ئەوەڵەوە ئایەت و فەرمودەکان و پەندەکان بەراوردکەی باوەڕ کە ئەگەر 1000 پند بێنی 1000 دەقی شەرعی ئەهێنی بەرامبەریان یان مانای کردووە دەقاودەق یان ئیقتیباسی کردووە یان چیرۆکیەکە و ئەم هاتووە گێڕاوێتیوە ناعیلاجی حرام حەڵاڵەکە ئەمە دەقی نەسێکی بابڵین ئوسوڵ فیقە الضرورات تبيح المحظورات لەما هەمویان لەسەرەوەن مەسەلە جەنابەت بەو شاخەوەی تو زۆر تینوتە و خەریکە ئەخنکەیت و هیچ نییە غەیری عەرەق نەبێ لێرا ضرورەتێک هاتوۆتە پێشەوە کە نابێت و خۆ بکوژی تەنها عەرەقیش هەیە کەواتە لێرا ئەو حرامە بۆ تۆ حەڵاڵ بوو کابرای کوردەواری لە جاتیەوە ضرورەت هەر ئەسڵەن کلمەی ضاد لە کوردەواریە بەکارنایە تبيح المحظورات یعنی کۆمەڵە کلماتی قرس و ناڕەحەتە بەنسبەت نەخوێنەوارەکەوە هاتووە چەند جوان ناعیلاجی حرام حەڵاڵەکە بەجیاتی هەموو شتێک ئوستاز تا من وتم بسم الله ئەمە نیشانەی چیە هەر ئەمەش نیشانەی چیە نیشانەوەی کابرات تێگا مامۆساکە ئەوە پێی وتووە کاتێک کە نان خوارد بڵێ بسم الله کە لێ بوویتەوە بڵێ الحەمدولله کەواتە ئەم کەسەی ئەم پەندەی بەکارهێناوە تێئەگات وەکو چۆن تێگەیشت بوو لەوە پێش
ناعلاجی حرام حەڵالەکە کەواتەوە نەسێکی دینیە ئەمیش دووبارە بسم الله سەرەتای دەستپێکردنی نان خواردنە الحەمدولله کۆتایەتی باشە بە هەر لەسەر و مۆزۆی حەڵام و حەڵاڵە گۆشت ناخوا حرامە و گۆشتاوەکەی بەتامە یا گۆشت ناخوا و گۆشتاوەکەی خوا بە چەند ڕەهەنداتوە چۆن لەسەرەوەیان بوەسین لەوە ڕێکەوتووە جاری وا هەیە جەماعەتێ بەیەکەوە دزێکیان کردو هینەکەوا دیارە بەیەکەوە دزێکیان کردووە لە وەختی دزەکایەکێکیان بابیرمان نەچیە کوردەواری لە ناو گوناح و خراپە وانە ژیاوە بەڵام کافر نەبووە دوو مۆزوعی دوو مۆزوع ئێمەی کوردەواری باو باپیری ئێمە لە ناو گوناح ژیاوین خراپیان کردووە لار بوون ئەمە بەسمەی خەڵکی وایان تیا بووە دز و جەردە و ئەمانەمان زۆر بووە بەڵام بە معنای هین کافرمان نەبووە یعنی یەکێک حرامی لا حەڵال بێت و ئەوانە کابرا لەگەڵ ئەو خەڵکا ڕۆیشتووە تووشی ئەم هینە بووە یاخود بە یەک و دزیان کردووە یان نەخێر دزیەکان هێناوەتە ماڵی ئەوان و چون بزنێکیان دزیوە قەلێکیان دزیوە شتێکی وایان دزیوە ئیتر ئەم ئەهلی نوێژ و دینداری و بەشی خۆی چاکە بووە وەختێک کە حیوانەکان لێناوە یان گۆشتەکەیان لێناوە توێتی بە گۆشتە حرامە من نایخۆم بەس ئاوەکەی قەیناکە کابرای دز ئەنج ئەم نقطە زۆر مهمە کابرای دز لە مۆزوع حاڵی بووە توێتی وڵی چۆن ئەم حرامە ئەگەر ئەم حەڵال بێ ئەوش حەڵاڵە ئەگەر حرام بێ ئەمە حەدیثێکی پیاغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمیێ ئەوی زۆری کەمی حرام بوو ئەوی زۆری حرام بوو کەمیشی هەر حرام ئوستاز با وەک دوا پند لەو بابەتی پرسە شەرعیانە ئەمەوێت لەسەر ئەوە بوەستم لە قول هو اللهش ساتمەکە ئەوم بۆ باس بکە قول هو الله بۆ اینجا ساتمە چییە ینی بۆچی قول هو الله هاتووە لەو پرسیان بۆ مەسەن ئاەتیان چوزانم فرێزێکی تری بابا پیری ئەمە دوو حەدیث دوو ئاەتیان زۆر پێ لەبەر کردوون بۆ نوێژەکان دوو سورەتی الحەمد سورەتی قل والله البته قل والله ئاسانترە تا الحەمد چونکە الحەمد حەوت هینە حەوت ئاەتە دوور و درێژترە بەس قل والله زۆر کورتە جا ئینسان لەم 4 ساڵ و 5 ساڵیەوە فێری ئەم الحەمد و قل واللهیان کردووە هەتا ئاخیر ئەمە ئیتر ئەبێ هەموو کەسێ وەکو ئاودۆ لەبەری بێ ئەم قل واللهیان بە کێوتۆ ساتمەکە یعنی یەکێک ئەگەر قل والله بەباشی نەزانی کەواتە هیچ نازانی بۆیە کاتێکە کەسێک لە مۆزوعەکە هیچ معلوماتی نەبووە تێنوڵە لە قل واللهی ساتمەکە یعنی لەویشە هەڵەکە کە لەوە هەڵی کرد یعنی ئەم کابرا هەر هیچ نازانی باشە وساز با تۆزێک لەوە دوورکەوینەوە مێ بۆم باسکەی جۆرێک لە وەرگرتن یا ئیقتیباس هەیە لە چیرۆکی ئاینیا وەرگیراوە مەسەلەن ئەکرێ نمونونەکان زۆر بن گرەیەکی لەوانە بابەتی تەوبە بێ مەسەلەن تەوبەی نەسوح ئەکرەیەکی لەوانە ئەو ئامۆژگاریانەی لوقمانی حەکیم بن کە بۆ کوڕەکەی باس کردووە مام ناوەند بڕۆ و هێواش بڕۆ و لەسەر خۆ بڕۆ و چوزانم وەقسیت فی مەشیکە وەغزۆز من سەوتێک و بڕێک لەسەر ئەمە بوەسین چیمان هەیە لە چیرۆکی ئاینەوە وەرگیرابێ لەبێش ڕێژەیەکی باشمان هەیە مەسەلەن پەندی پێشیان کە لە چیرۆکە ئاینەکانەوە هەڵێنجرابن و بەکارێنامنە وەک دەق ئاوێزان وەک کاریگەری ئەگەر زۆر بە پەلە بکەین چونکو جەنابنەوە پەلت بێ چیرۆکی ئاینی وەکو قورئان چیرۆکی ئاینی وەکو فەرموودە چیرۆکی ئاینی وەکو تاریخی ئیسلامی کە ئێمە کەلتورێک کەلەپورێکی دوور و درێژمان بەرفراوانمان بۆ بەجێماوە لە هەموو ئەوانە پند وەرەگری بنمونە کوردەواری ئەڵێ سەد گوناح و یەک تەوبە یعنی کابرا کاتێکە هەڵەیەکی کردووی کرد ئەڵێ کاکە ئەم جارە سەد گوناح و یەک تەوبە بەکی ئەوتر بە کەسێک کە بە یەکجاری بگەڕێتەوە بۆ شتێک ئەمە ظاهری لەو چیرۆکەوە وەرگیراوە کە خوای گەورە ئیشارەتێکی کردووە بەڵام مفەسیرین چیرۆکەکەیان هێناوە یا نامتوو لەڵای تەوبەتە نەسوحا ئەم مەوزوعی تەوبەی نەسوحا لە تەفسیرەکانە هەیە و دوایش فەرمودەیەکی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمودەکە بوخاری ڕیوایەتەکە ئەفەرمیێ کابرایەک هەبووە زۆر گوناحبار بوو تاوانی زۆر کردووە بە کورتی 99 پیاوی کوشتووە ڕۆژی پەشیمان وتو تاکەی ئەم پیاوانە بکوژم هاتووە چوە بۆ لای کابرایەک مەلایەک گوتوێتی قوربان من 99 پیاوم کوشتووە تەوبە بکەم توتی 99 کوشتوتی تی وڵی تەوبە بۆ تۆ هەر نییە وڵاتی دەیمادەم تەوبەنی وڵات تۆی شەکشم کردی بەسەڵ سەڵەکەی کشتووە و ئیتر زۆر بێتاقەت بووە گەیشتە زانایەکی تر کە ئەم دیارەشاوێکی شارەزاتر بۆ لەو دوێتی چیوتی وڵی 100 نەفرم کوشتووە ئێستا دەرگای تەوبەم لێ داخراوە توتی نە دەرگای تەوبە لێدا نەخراوە تو تەوبەیەکی ڕاستەقینە بکە و ئەڵێ ئەم ئەرزە جێ بێڵە چونکە تۆ گوناحە زیاتر کردوت بڕۆ بۆ ئەرزێکی ترەوانە
ئەویش تەوبەیەکی فعلا نەسوح ئەکا نەسوح بمعنى لە کوردەواریە خۆی لە قورئان کە فەرمێ تەوبەتە نەسوحا یعنی تەوبەیە یەکجاری بێ و ئامۆژگاری کرد بێ و جارێکتر نەگەڕێتەوە بەڵام بە نسبەت کوردەواریەمە نەسوح بووە بە کەسێکی بەرجەستە تەوبەی نەسوحی کرد یعنی وەکو نەسوحی کرد باشە قوربان ئەمە لەو چیرۆکەوە لەو چیرۆکی فەرموودەی پێغەمبەری خوا ئەی ئوستاز لە زەمانی قالوا بەلاوە هاتووە قالوا بەلا خوای گەورە لە ئاەتێکە فەرمێ ئەو ئاەتێک کەوا فەرمێ هەموو خەڵکەکەی ڕۆحی هەموو خەڵکەکەی ڕۆژێ لە ڕۆژان خوای گەورە لای خۆیەتی ئەو علمە کە فەرمێ ئەلەستو بیڕەبیکوم خوای گەورە ئەو خەڵکەی هەموو کۆ کردوێتەوە ئەڵێ ئەلەستو بیڕەبیکوم ئەمە کەی پێشی بوونی هەموو مرۆڤ ڕۆحەکانی هەموو کورتی و فەرمێتی ئەلەستو بیڕەبیکوم ئایا من خوای ئێوە نیم قالوا بەلا وتیان بەڵێ یعنی ئێمە هەمومان لە ناخمانە باوەڕبوونیەکەیە بەخوا ئەی شارینەوە هەر کەلیمەی کوفریانی شاردنەوە بە فەرعاوتێ کافریانی تۆ ئەشارێتەوە ئەم قالوا بەلا لەوە هاتووە یعنی لە زمانێکی زۆر کۆنەوە بەڵام دەقی اختیباسی کەلیمە قورئانیەکەی لە قالوا بەلاکەوە هێنایەتی و لێراهێنێت نەک ئاەت و حەدیث کە ئێستا عەرزم کردی مامۆستا سوهەیب بزنەکەی ئەخفەش هەموو کەسی ئەزانێ بنمونە خوا لە سوڵتان مەحموود گەورەترە ئێخۆ هەمومان چیرۆکی خوا لە سوڵتان مەحموود گەورە ئێستا بۆ بە پەندێک سوڵتان مەحموود ئەو بە حسابی بەڵێن سوڵتان مەحموودی غەزنەویە بەڵام تۆ واز لەوە بێنێ کێیە ئەو دەسەڵاتدارێک بووە کەواوەکو زۆری کردووە لە کابرای دارتاش کە تا سبەینی ئەبێ ئەوەنە فەردە دار ئاردە تەختەم بۆ بکەی ئەویشتی قوربان ناتوانمەوە وەلحاصڵ توێتی نەتوانی ئەعدام دەکەم چۆتە بۆ ماڵۆ کچەکەی زۆر پەرێشان وەکشەکە وتێتی باوکە وەستی وتێتی وەڵاهی ئەمریکی ئاوام پێکراوە ئیلا ئەبێت جێبەجێکم تابیانی ئەجێ باوکە تێر بن و بەخوا بۆ دروست ناکرێت ڕای بۆ لەخوا لە سوڵتان مەحموود گەورەتر بۆ بەیانی یەن سێرەکەن داوای لەکەن کاوەکەم بڕێکی باش لە پەندی پێشینانمان شرۆڤە کرد چ لە دۆخە دینیەکەیە و چ لە دەرەوەی دۆخە دینەکەش ئەمەوێ بە بڕێک لە وەک بەرەکۆتایی بەرنامەکە ڕۆمخەریکە بە باز لەوە بکەین بڕێجار ئێمە بەهەڵە لە هەندێک پەنتەیەکەین ئەمێ باز لەوە بکەین مەسەلەنەوەی ئەڵێ دەست بە کڵاوە شڕەکەی خۆتەوە بگرە بابانەی باو یان هەندێجار ئەوەشی لەگەڵانی ئەڵێ دەست بە کڵاوە شڕەکەی خۆتەوە بگرە ئەمە لە ڕووی دینیشە و لە ڕووی دینیشەوە بابن لە ڕووی لە ڕۆ کولتورەکەشەوە چۆن لێکی بینەوە جۆرێک لە هەڵەتێک گەشتن هەست مامۆستا سوهەیب بەداخەوە من لەم ڕۆژانە وتاری مامۆستایەکی بەڕێزم خوند و مامۆستای ئاینیش بوو ئاگادار بن ئەم پەندانە ئەڵێ شیرکە یان نازانم چیەوەوانە هەندێک لەو پەندانەی هێناوە کەڵێ یان حرامەوەوانە ئەوەی جەنا بدوتت دەست بە کڵاو شڕیان هینیکە هێناوە بە ڕیژ نییە بە ئیشە لە حەقەتا چۆن زۆر جار تەفسیر بڵێن ئاەتێکەیە تەفسیری هەڵی بۆکرێ زۆر پەندیشە یان دەقێکی دینی تەفسیری هەڵی بۆکرێ بە نمونە کابراڵێ عليكم أنفسكم لا يضركم من ضل إذا اهتديتم بس أقول لخوبي وانيا حق بكسي ترون بيه داي أبو بكر تفسير كذا لا إيوه بغلط لم تيجشن زور بنديشية بمشي ولا دز بكلاو شراكي خطوة بقرة باباني با لهندي حالتها هي ظروف يك دروس بيه ناراحت يك دروس بيه يعني تخش بحال بو باريزري شي تري بياكري يعني لو بس بو لحظة بس بو كاتية نقبه هميشي بالريج نية بإيشة خوي معناه أوني ريش خرافة ئەوە هاتووە کابرایەک بەڕواڵەت یەت ڕیشێکی درێژ ئەهێڵێتەوە ئەوانەوە بەڵام بۆ دەستبڕینێتی بەڵام ئەوکڵێ کردار ناکا بە ڕیشەکەی خۆی ئیشەکە شێخ ڕەزا لە شارەکە شێخ ڕەزا نالی مەحوی هەموو شاعرە ئەوستاز باسی مامۆسانی ئاینیت کرد و ئەوەی نمونەی وتارەکە دێناوە بۆم گرنگە پندێک لەبارەی مامۆسا ئاینیەوە هەیە هەڵە تێگەشتن یان ڕاستکردنەوەی چۆنە مەسەنەوەی ئەڵێ پارە بۆ مەلا لە مزگەوت دەربێنە بە هەندێک لەسەر ئەوەش بەڕێی منەوە مەدحی مامۆسایە بە بۆچوونی من ئەوە مەدحی مامۆسایە چۆن خۆی مادە تەسیری هەیە لەسەر ژیانی هەموو کەسێ وانە ئەوە کەس گومانی نیە لێ ئەمە ئەڵێ پارە بدە و مەلا لە مزگەوت دەربێنە کەواتە ئەمن بەڵگەی لەسەرەوەی پارە هەموو کەسێکی شل کردووە پارە هەموو کەس کردووە بەڵام ئاخر کەس کەواوەکو تەسیری هەیە لەسەری مەلایە باشە یعنی مەلا ڕازی نابێ بەوەی ئاخر کەس بێ حەقی خۆیەتی بۆیە بە بۆچوونی من ئەوە مەدح بۆ مەلا نەکزەمە بۆ مەلا ئوستاز وەکو دوا پرسیار من بەرەو کۆتایی بەرنامەکە ڕۆم هەرچەند
چ پەندی پێشینان و چ بابەتەکانی تری ناو کتێبەکەش و چ فۆلکلۆر دنیایەکی زۆر پان و پۆڕ و فراوانەوەیە بە بەرنامە و دوو بەرنامە تاو نابێت ئەگەر بە کورتی وەک سرنجێکی بەڕێزت وەڵام بیتەوە جێبەجێکردن یا بەکارهێنانی پەندە پێشینانەکان لە ژیانی ڕۆژانەی تاکەکانی کۆمەڵگە بەرچیمانەخە حەزم لێ لەسەر ئەو بۆسیت ئەو تەجوبەی کە خاتە خۆت لە ژیانی دینداری تا لە باوکایەتی تا لە ڕەفاقە تا هەتا لە پەیوەندی ژن و مێردایەتی و لە زۆر شتی ترە زۆرن ئەو پەندانەی کە لە ژیانی ڕۆژاندا بەکارت هێنا و نووسودت لێ وەرگرتوون پرسیارێکی جوانەوە بەڵام خۆتەڵی کات کەمە گینە من قەناعەتم وایە پەندی کوردی و پەندی پێشینان هەمووی خۆی نوێ ئەکات و بە بەردەوامی ئەوەی ئەڵێن مۆدیلی نەما یا کاتی نەما ئەو قسە خۆی لە ڕاستیا قسەی کەسی نەشارەزا و قسەی کەسانێکە کە تەقدیری ڕابردوو ناکات و کەسانی سەرپێیی کە ورد نابێتەوە لە شت هەندێک کەس هەیە تەنها قسە فڕادا ئەگینا ئێمە ئەگەر بێت وجارە ئەگەر مەجالم بە یەک تۆز سەیری شاعیرە کلاسیکانمان بکە سەیری شاعیرە دوای کلاسیکانمان بکە یەکێکی خۆی من چەندێ درێ گەر گوتویانە بە غونچەیەک بەهار نایە خۆی ها چەند یاری کردووە ئێمە کەواتە ئێمە ناتوانین یا نازانین پند بەکاربێنین بۆ یاڵێن مۆدیلی نەماوە ئەگینا پێشی ئێمە زۆر جوان بەکاریان هێناوە بڕۆ تەفسیری ئەوە باسی شاعیر خۆت لە ژیانی ڕۆژانە تا بەری کەوتووی مەسەلەن ڕاستکردنەوەی هەڵەیەک پند لێ وەرگرتنەکە وەکو مانای خودی پندەکە خۆی بە دڵنیاییەوە من بەنسبەت ژیانی خۆمە باسی یەکەم دەیان جار ڕێکەوتووە پندێک بووە مای ڕێنمایی کرد دەیان جار کوردەواری ئەڵێ من جاری وایە دڵم لە خزمێکمان ئێشاوە دڵم لێ ئێشاوە زۆر بێتاقەت بووم ئەوانە بە حسابی خۆم زوڵمێکی لێ کردوم هەڵەیەکی بەرامبەر کردومانە بەس پندێک هاتووە پێشم هاتووە پێشاوم کەواکو بیرم لێ کردوەوە زۆر تەسیری بۆ لەسرم ئەڵێ خزم گۆشتەکە بخۆی ئەسقانەکەشی ناخۆ دوای سێرم کردو فعلەن وەها بووە ڕاستە خراپی کرۆ بەرامبەرم بەڵام لە دڵەوە منی هەرخۆشە دەستە خۆش بێ مامۆستاگیان هەر خودی پندەکە و ماناکەشی قفڵێکی زۆر زۆر باش و بۆ کۆتایی بەرنمەکە من زۆر زۆر سپاس دەکەم چێژم لە بەرنمەکە وەرگرت سوودێکی تایبەتم لێ وەرگرت وەک هەمیشە سپاس دەکەم و گەوریت نواند و من شت لێەوە فێر بووم هەرکت کێشا و زۆر زۆر سپاس دەکەم زۆر سپاس بۆ جانمشت بەرنمەیەکی بەهێز و جوان و ڕێکوپێک پێشکەشەکەی نەک ئەم ئەڵقەی من ئەڵقەکانی کەس من متابعەم کردو بەڕاستی بەرنمەکان هی ئەوەیە کەواکو هەمومان گوێ لێ بگرین سپاس مامۆستاگیان گەورەی نواند و زۆر زۆر سپاس بینەرانی ئازیز و خۆشەویست بەم شێوەیە هاتمە کۆتایی ئەڵقەی ئەم جارەی بەرنامەی بانیژە لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا تۆفیق کەریم نووسەر و شارەزای بواری نێودنیای ئەدەبیات تا بەرنمەیەکی تر و کاتێکی تر تەندروست بن.